نزیکەی 20 ساڵ دەبێ ڕێگە نادرێت کە خانوو لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆک دروست بکرێ کە لە دوای ئەوەوە خاوەن زەویەکان چەندین جار داواکاریان پێشکەش کردووە بەلایەنی پەیوەندی جار واروەها چەندین جار گرتبوونەوەیان ئەنجام داوە کە بۆی ڕێگەیان پێ بدرێت خانوو لەسەر زەویەکانیان دروست بکەن واروەها خزمەتگوزاریان بۆ دابین بکرێ بەڵام تا ئێستا گرفتەکەیان بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. من لەگەڵ بەڕێز ناسر یاسین نوێنەری خاوەن هەشتی حەسارۆک گفتوگۆ دەکەم بەڕێزیان لە هەولێرەوە بەشدار جەبێ لە ستودیۆ. سپاس بۆ ئامادەبوونت کاک ناسر. وەک باسم کرد کە ئەم گرفتەی ئێوە کۆنە و تازە نییە و چەندین جار داواکاریتان پێشکەش کردووە گرتبوونەتەوە لایەنی پەیوەندیدار ئاگادار بوون لە بابەتەکە، بەڵام بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە ئەم گرفتەی کە هەیە؟ زۆر سپاس. وەڵاهی اینجا بەڕاستی نازانم ئەو پرسیارەت دەکرێت لە بەرپرسانی حکومەت بکرێ کە ئەمە گرفتێکە بەڕاستی ماوەی نزیکەی 19 بۆ 20 ساڵە هەیە. لای هەموو خەڵکی هەرێمیش بەڕاستی بۆتە دیاردەیەک، یعنی وای لێ هاتووە کە خەڵک بەڕاستی ئیسە سرنجی زیاتر لەسەر ئەو مەسەلەیە لەبەر ئەوەندە درێژەی کێشاوە تا ئیسە بۆتە گرفتێکی گەورە لە پایتەختی هەرێمی کوردستانە بەداخەوە. دوای ئەوەی چەندین جار و ئەزانم نزیکەی 7 بۆ 8 جار ئێمە خۆپیشاندانمان کردووە، داوای تەنها سادەترین مافمان کردو، ئەویش ڕێگە پێدانمانە کە ئەو زەویانەی پێمان درا و مافی خۆمان بۆ بیکەینە خانوو، بەڵام تا ئیسە نە خزمەتگوزارێکی بۆ هاتووە نە ڕێگەشمان پێ ئەدرێ بیکەین بەداخەوە. باشە کاک ناسر، وەک خۆتشت باست کردوە ئێمە چەندین جاری دیکە لەسەرم بابەتە بەرنامەمان کردووە، هەر چەندین جاری دیکە لەگەڵ بەشێک لە خاوەن زەویەکانیش گفتوگۆمان کردووە. وەڵامی لایەنی پەیوەندیدار چییە؟ وەڵامی حکوومەت چییە؟ یعنی بۆچی نایەڵن ئێوە خانوو دروست بکەن لەسەر زەویەکانتان، یاخود بۆچی خزمەتگوزاری دابین ناکرێ بۆی؟ بەڵێ وەڵاهی داواکاری ئێمە ڕوونە کە داواکاری تەنها ڕێگە پێدانمانە، بەڵام ئەوەی کە ئەوان جوابی ئێمەیان تا ئیسە داوەتەوە کە جوابێکی مقنیع نییە بەڕاستی تا پێش یعنی 20 ساڵ لەمەوە پێش زەویەک دابش کرابێ کە دوای ئەم تەوزیعکردنی ئەم زەویانە و دابشکردنی ئەم زەویانە بە خەڵکی یعنی جۆرەها شێوە خەڵکی تایە بەڕاستی لە پێشمەرگەوتایەتی لە فەرمانبەرەوتایەتی ئەمانە هەموو خەڵکی بڵین چینی وەسەط و خوارەوەی بەڕاستی ئەم کۆمەڵگەیە و ئەم وڵاتەی ئێمن، بەڵام بەداخەوە تا ئێساوان هیچ جوابێکی مقنعیان نییە لەبەرەوەی ئەڵێن زەویەکان زۆرە یان پارە نییە بۆ گەیاندنی خزمەتگوزاری یا ئەوە تا نازانم، یعنی جۆرێک لەو قسانە کە بەڕاستی جێی باوەڕپێکردنی هیچ لایەکمان نییە. بۆ یعنی دەبێ حکوومەتی هەرێم دوای 20 ساڵ نەتوانێ بەڕاستی خزمەتگوزاریەکی سادە بۆ ئەو زەیانە بەرێ. ئەمە یەک دوو یعنی دوای ئەم دابشکردنی ئەم زەویانە یعنی چەندین شار دروست بووە. ئەگەر ببینی یعنی ئەوە کەوتوتە ناوەوەی هەولێر، یعنی وای لێ هاتووی سەر لە ناوەڕاستی هەولێرای خۆ مۆقعەکەی دیارە لای هەمومان. من بەڕاستی نازانم یعنی شتێکیش بڵم سەرۆکی حکومەت خۆی بە جوهدی کۆمەڵی برادێک لەوانەیە بڵم پارێزگاری هەولێر، من بەناوی بەڕاستی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکی سوپاس یەکەین کە ئەو سەبەب بۆ هێنانی بەڕێزە نابی سەرۆکی حکومەت بۆ سەر ئەو زەویانە و بۆ گرنگی پێدانی. بەڵام ئایا دەپرسین دوای ئەوە چی گۆڕاوە لەو مەسەلەیە؟ سەرۆکی حکومەت بە سوپاسەوە هات سەیری زەویەکانی کرد، وەزعی خەڵکی بینی، زەویەکانی بینی، زۆر دڵخۆش بووین بەوە، وتمان ئینشاء الله ئەمە ئیش کێشەکەمان حەل بوو. بەڵام بەداخەوە دوای لەو سەردانەدا ئێوە چ بەڵێنێکتان وەرگرت و چی جێبەجێکرا دوای ئەوە؟ چ گۆڕانکاریەک ڕوویدا؟ زۆر بەڵێندرا سەرۆکی حکومەت جەنابی سەرۆکی حکومەت خۆی بەڵێندیدا کە کێشەی هەشتی حەسارۆک چارەسەر بکرێ، خزمەتگوزاری بۆ بگەێنرێ، بەڵام بەداخەوە تا ئیستەش هیچ شتێک لەو یعنی لە دوای ئەو سەردانە چەند شۆفڵ و ینی تۆزێک پاکردنەوەیان بۆ کرد بە حساب سەرە بلۆکیان دیاری کردو ئەو شتانە، بەڵام تا ئیسە ئێمە ڕێگەمان پێ نەدرا و خانە زەویەکانمان بکەینە خانوو. کێشە لەوەیە
نە ئاو هەیە مەسەلەن یعنی حتا خزمەت گوزاریەکی سەرەتاییش نییە بۆی خەڵک بتوانێت مەسەلەن زەویەکانی بکاتە خانوو لەوێ. باشە ئێمەش دەپرسین سەرۆکی حکومەت کە هات بەڕاستی وعدی دا و بەڵێنی دا و ئەو خەڵکەی دڵخۆش کرد بەس دوای ئەوە ئەیکوا هیچ بەڵێنەکە نەچوەتە سەر. اینجا ئێمە دەپرسین ئایا سەرۆکی حکومەت بە دوواداچوون حەقە بکات لە ئەوەی ئایا مماتەڵە دەکرێت بە ئەنقەز وا دەکرێت کە ئەو بەڵێنەی سەرۆکی حکومەت جێبەجێ نەکرێت یا ئەوەتە مەسەلەن گرفتێکە حەقە ڕوونکردنەوە بدرێت لەو بابەتەوە. سەرۆکی حکومەت خۆی ئاگای لەم مەسەلەی هەیە لە نزیکەوە دەیبینێ لە ڕێگەی وەزیری شارەوانیەوە بەڕاستی ئێمە چەندین جار دوای ئەو بەڵێنە گردبوونەوەمان کردەوە گردبوونەوەکی گەورەمان کرد بەم مانگی دوی ئەم ساڵەکە لەسەر جادەی کۆیەمان گرت بەڕاستی دەنگدانەوەکی گەورەی هەبوو لە هەموو ڕاگەیانەکان حتممە سەرۆکی حکومەت ئەم شتانەی بینیوە و دەرزانی ئەمە نەکراوە بەڵام حەق بەڵێ ئێوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە وەک لە سەرەتای قسەکانت ئاماژەت بۆجا کە وەڵامەکانی لایەنی پەیوەندیدار و حکومەت وەڵامێکی مقنع نییە بۆ ئێوە کە خاوەنی زەویەکانی هەشتی حەسارۆکن و باسیشت لەوە کرد کە لەمایم چەندین ساڵەدا چەندین شوێنی دیکە پرۆژەی دیکە کراوە یاخود بۆ چەندین شوێنی دیکە لە شاری هەولێردا خزمەت گوزاری باش گەیاندراوە چەندین پرۆژەی گەورە دروست کراوە. کەواتە پێتان وایە هۆکاری سەرەکی چییە کە گرفتی ئەم زەویانی ئێوە تا ئێستا بۆ جۆرە ماوەتەوە؟ والله ئەوەی لای ئێمەش بەڕاستی بۆتە پرسیار و بۆتە مەتەڵێک کە حەل نابێت لە لامان بەداخەوە ئەوەیە کە نازانین سەبەبەکەی هۆکاری سەرەکی چییە. بەلای ئێمە هۆکار ئەوەیە کۆمەڵی خاوەن پرۆژەی گەورە لەم شارەیە کە شارەکانی خۆتەزانی دروست دەکرێت هەستەکەین ئەوان دەستیان هەبێ لە وەکو چۆن بڵێ یاریکردن بە چارەنووسی ئەم زەویانە و خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لەبەر ئەوەی ئەگەر هەشتی حەسارۆک بەڕاستی جموجوڵی تێ بکەیە و خانووی تیا دروست بکرێ ممکنە ئەو شارانە وەکو پێویست شقە و vێلاکانیان و یا ئەو جۆرە شارانەی کە دروست دەکرێت فرۆشتنی پێوە نەکرێت ئەوانیش خاوەنی سەرمایە و بازرگانی و کۆمەڵشتیان کردوتە ناوەوە بە تەئەکید ئەمە هۆکارێکە بەڕێی ئێمە. ئەمە هۆکاری دووەم یعنی ئێمەش خۆمان دەپرسین یعنی بەڕاستی تا 20 ساڵ لەمەوە پێش بوو تا ئیسە نەکراوە ئەوان هۆکار زۆر ئاڵێن ئەمە مەسەلەن نووسینگە کڕیوێتی و ئەم شتانە بەڕاستی یعنی هەغنی هەر باسیش بکرێ بەڕاستی من بڵێ وەڵی لەبەرەوەی کۆمەڵە خەڵک بە بلۆک ئەلەوێ زەوی کڕیوە و یاریکردن بە بازاری پێ ئەکرێ شانە ئەمە جێی مقنیعی خەڵک بەڕاستی نییە. من خۆم بۆ نمونە هەزاری وەکو من هەیە 20 ساڵ لەمەوە پێشوەری گرتووە تا ئیسەش من جێگەیەکی وەکو پێویستم نییە خێزانێکی زۆری هەیە هەمووی تەڵەبەیە جێگام ینی بەڕاستی هەقە ڕێگەمان پێ بدرێت دوای ئەو مافی ئێمە ئەی چێ مافی ئێمە بدا لە کاتێکە ئەگەر گریمان کۆمەڵی خەڵک بە بلۆگ لەوێ زەوی کڕی بوو ئەی من و ئەمسالی من و دەیان و سەدانی وەک من مافەکەی لەکوێیە. باشە زەویەکانتان بەڵگەنامەی ڕسمیتان هەیە و لەگەڵ ئەوەشدا ینی ئەگەر هەر بەم جۆرە بێ خزمەت گوزاری پێشکەش نەکرێ هیچ ئەو پێویستیانەی کە هەیە کاتێکی وسانەی خانوویەک دروستکەن دابین نەکرێ بۆتان ینی ئامادەن دەتوانن زەویەکانتان بفرۆشن یاخود مامەڵەی پێوە دەکرێت؟ خۆی بەڕاستی ئێمە 20 ساڵە وەرمان گرتووە هەموو مافێک و هەموو مستەمسەکاتێکی ڕسمیمان بەدەسەوەی کە ئەم زایانە تاپۆیە مافی شخصی خۆمانە دوایەوە ئێمە ساڵانە لە بری ئەوەی کە ئاوهاش ماوەتەوە بە هیچ شێوە خزمەت گوزاری بۆ نەبراوە مافمان پێ نادرێت کە بیکەینە زەوی خانوو لەگەڵ ئەوە ساڵانە ئێمە زەریبەی حکومەت ئەبێ بدەین یعنی هەموو ساڵێ زەریبە دەچێتە سەر ئەم زەویانە ئێمەش دەپرسین لە کاتێکا حکومەت ڕێگرە لەوەی کە ئێمە خانوو دروست بکەین و خزمەت گوزاری بۆ نابە ئەی وەرگرتنی ئەم زەریبەی لە پایچی ئەمە لەلایەکی کە گرفتێکی کەمان هەیە حەزم کرد ئیشارەتی پێ بدەم لەبەر ئەو برانەی کە خاوەنی یعنی زەوی 120 مەترین و دابەشدوو کراوە حکومەت بەخۆی بە بڕیار ئەم زەویانەی کردووەتە دابەشدوو بە مافێکی یاسایی و خاوەنی بەڵگەنامەی ڕسمین بەڵام لەگەڵ ئەوەشا حکومەت ئیستا بە هیچ شێوەیە ئەڵێ ڕێگە نادین ئەوانە هەر بێن معاملاتیش پێشکەش بکەن ئەمە گرفتی کۆمەڵێ لە خەڵکانی ئەوەیە کە بەڕاستی گرفتێکی گەورەیە بەڵێ
باشە حقە چارەسەر بکرێ بەڕاستی. بەڵێ سوپاس کاک ناسر یاسین نوێنەری خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک سوپاس کە لە هەولێرەوە بەشدار بووی لەگەڵمان.